سڵاتان لەبێت دکتۆر ئاراس برادۆستیم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراس لەگەڵتانم. ئەم بەرنامەیە تایبەتە بە ئەمە جومگەیە، جومگەی مرۆڤ، بەڵام بەرنامەیە تایبەت نییە بە جومگە. ئەمە ئامێری پێوانی پەستانی خوێنە کە دەچتە لای پزیشک بۆی بزانێت پەستانی خوێن چەندە، ئەم ئامێرە بەکاردەهێنێت. بەڵام ئەم بەرنامەیە تایبەت نییە بەمەش. دکتۆر ئاراس لۆوە دەکەی ئەدی بەرنامەکە تایبەتە بە چی؟ ئێستا پێتانی دەڵێم. لەم بەرنامەیە دەمەوێ ئەم گوڵانەی ژێرەوە ئاودەم بەمە ئەمە دەکەمەوە، ئەم گوڵانەی ژێرەوە ئاودەدەم، بەڵام جامێک هەیە من دەبێت ئاوها ڕاستە و خۆ گوڵەکان ئاودەم ئاوها، بەڵام جامێک هەیە ناهێڵێت، یان دەبێت ئاوها ئاویاندەم ئاوها، یان دەبێت ئەم جامە لابدەم. ئەی چییە مەسەلە؟ ئەم بەرنامەیە تایبەتە بە پاراستنی جوانی پێست. ئەمەم بۆیە داناوە لێرە بۆی پێتان بڵێم چۆن پێستی خۆت بە جوانی دەهێڵیەوە. دوایی پێتان دەڵێم ئەم شتانە چێ دامناون و بۆ دامناون. با دەست پێ بکەین بۆ گفتوگۆکردن لەسەر پێست. پزیشکێکی پسپۆری پێست و جوانکاری لە ستۆدیۆ لەگەڵمدا، دکتۆر سنوور ئاکرەیی، پزیشکی پسپۆری پێست و جوانکاری. دکتۆرە بەخێر بێی. خێرەندەر باس مەمنون. هەروەها ئەمڕۆ نازخانیشمان لەگەڵدایە بۆ ئەوەی یەکسەر دەست پێ بکەین. چی دەکەین بۆ نازخان؟ ئەفرۆکێ جەلسەکۆ میزوتەراپی دەچێکین. جەلسەکۆ میزوتەراپی تەچێکردن بۆ پیستی کۆ دەرمانێت پێتڤی داینە بن تەبقا پیستی یا سەرڤە کو بە پێویست بیت بۆ سافیکردن، جوانکەری، گەشتکردن وەکیتە نوکە گوتی ئاودان. ئەم شێن پرێکا میزوتەراپی و دەرزیکت بچیکت، یعنی میزوتەراپی ئەبخۆ یعنی دراگ دلیڤەریە کوت بێژن vegwastîrî derman bi nav pîst tê te kar înan bû pirçê, bû serûçava, bû leşî, bû her mantaqekê. Em evrûke bû nazikê dê mîzoterapî çêkên bû geştkirina serûçava, tehfîza kolajînî û tertîb û ciwankariyeka besît, yani tişteke besît e berekê nîdil. ئێمە لە ڕێی میزۆ دەست پێ دەکەین وردەوردە دەتوانین دەست پێ بکەین لە ڕێی میزۆ دەرمان یا مادەی پێویست دەگوازینەوە بۆ نێو پێست، بۆ هاندانی کۆلاژین، هەروەها گەشتکردنە بۆ ڕوونکردنەوە و گەشتکردنەوە و گەشاندنەوەی پێست. بەێ هەندێک جارە هەکە ئاریشە هەبن وەکی تصبغاتە ڕاف ئەمشێن هەندێک موادت خاص وەکی ڤایتامین سی، گلوتاثیۆن ئەو ژی بڕێکا ئینجکشنی دڵی بکەینەت ناو پیست. ئێستا پێم دەڵێت کە چۆن دەیکاوە پێشم دەڵێت کە ئەو مادانە چین کە ئەمڕۆ دەیخاتە نێو پێستی نازک. چونکو نازک یا بچیکە بعمر و gelek arîşenîne pîstêwê em bes wekî tu dibêjin xweparastin, wekî geştkirin, wekî ciwankariyeka besît wê çi arîşa tesebigat nîne, wê çi hifre nîne, yanî cihê pirska nîne. Em tu tiştekî besît bûyê darên dibêjinê ev madde dibêjinê hyaluronic acid. Ev madde ev mîzûye êkiş mîzûyê destpêkê dest yanî dinyayê de hekû derkeftîn ev madde te te bikarînan. کو هایلورونیک اسید اف هایلورونیک اسید گل هندک امینو اسید و ویتامین تک هل کرین دکینت ناف پیسته و دبریکا درزیکت بچی باش امانه 4 میلیمه ام ترشت چیه ام اسیدت چیه هایلورونیک اسید ایکش بکاتیت پیستی ده خوی لپستی اما ده هه بله بو ترطیبه بو گش کرنه بو یحلی کرنا بو شدار کرنه بله بو گشاندنوی باشه بله ام دچکن ام ده بس اضافه کن سر ماده و طبیعی کو زیاتر ببینید کو جوانتر بلێبێت یعنی هەچە کو gelek ئاڤ خاریە هەن gelek ڤیتامین وەرگرتینە یعنی کو ساخلەم بیت پیستەکە ساخلەم بیت هەر هەندە. ئەماینۆ ئەسید چییە؟ ئەماینۆ ئەسید هەندێک پێک هاتیەت و پرۆتینینە کو پرۆتینی چ بژنێ پێک veket باش نەفڕکەن چونکە پرۆتینی پیستێمەدا مهمە بوو شداندن
هكا بروتين بۆ كم بول بيست تونکردنەوە. مدى بو تونتكرن بله باشە. شلي بيست هكا بروتين كم بو بيست شل دبيتت ڤیتامینەکان فيتامين كان واكي مثلا فيتامين اي فيتامين سي كبو بيستمان باشا. جلوتاثيون بيتشاك روند كات لمعدتي نظارات دتي وكيد بيجن تەمام دەست پێ بکەین ام دست بيكين طبعا هر جارك سيسيك حتى دو سيسي ام شين دانه زيادتر اسنا دانم هي هندك زيادتر دانن بس بو بالنسبه بروتوكول من دو سيسي بس خاصه ويجلك اريشنينه بدي سحب كاين بريكا نيدل ولا دس جور كيت من شهرنینە ناز نينا بس ما دوين جوانتر ليبت كت منو كهد دوين جوانتر ليبن ودوين بير نبن يعني چونكو يعني تتظني اللي عمري بيستي دست بيت كتن ساقيست كن وترى هلاتش عمري بيستي ويفا دست بيت كتن زوو دەست پێ دەکات بله بەڵام ڕێگەیەک هەیە بۆ دواخستنی بۆ درەنگکردنی تشتك هي جينيتيك ام نشن براوستينين ئەها جينيتيك يعني نو لش بەدەستی ئێمە نییە دستي منية بس اشتي دستي مدى مؤثرات خارجي حطاف خاردنا باش نفستنا درست خضروات وفيتامينات ورزش، مهم زولا. ورزش باش خمينخو باش خمينخو هربة كيف باتشو كاوجي مهمة إيه. طبعا أمان زحمة. ميزو ثيرابي نيدلتوي خاصة 4 مليمن يعني قلقت بتشيكن بس طبعا نيترين نيدل نكهاتينا لدنيا طبعا كردستانينا ما لدروينا يعني نزيكي 2 مليم بتشيكا وسيني ضل تدا هنا او دو نوع مهنا من هردو يناينا بس دا ببينن ام جيب كارتينن او جيب كارتينن او تقليدي او عادي همي بكارتينن افيا 4 مليم كيا نازك بزحمة خضريشكا طبعا ايشانوي زور يا كيما چونكو نيدل زور بتشيكا مادة جي زور متوازنة متعادلة بكارين ايشان لناو دا كيما دزقور كد من قالك تفرهم ببورن سبا مشكلة نينا با لەولا شاشەمان لێ دیار بێت شاشە دکتۆر ئیسماعیل شاشە يا والله من جبير كان المفروض ابون بو دبون دي كينا برتا مشكلة نينا ئەمڕۆ پێتان دەڵێین کە چی دەکەن کە پێویستان بە کەمتر پێویستان بە میزۆ بێ درەنگتر پێویستان پێی بێت کە من طبعا قسە دەکەم مەرجنیە من لەسەر شاشە بم با پرۆسێسەکە پیشاندەین بۆی بینەرانی ئێمە بیبینن کە دکتۆر سنووت چی دەکات طبعا ميزوثيرابي امشين ريكا بو كم كرنا بيراتيه او تشتت نوكا من همي جوتين فيتامينات قش كرن تنكرنا كولاجيني زيادة كرنا بروتيني افهمي يعني انتي ايجين بروسيس ديجي بيربونه بروسيس ديجي بيربونه از بش ما مراجعة خوافت هين ام تشتكين صالح سيجارة بس قالك مراجعة هين هان قالك نسختين بيجن صالح دهجا صالح هفجا ميزو تشتكي علمينينا كتشتي علمي حد علمي صالح سيجارة اف بروسيس بكي زور بس باش تەمەنێکی دیاریکراو هەیە خدي من جنوكا جوتات البيستي لبيستي ويفا ودست لبيستي ويفا دست بيت كات ام شين تشيكن هر بيستا كي بي تي في بيت هون وكي خو باراستن نمرفشت وكي خو باراستن تشيكن طبعا دست بيكي دي تعقيب كي بيستي مكياج وتشت بيفانا بدن ئێستا نازک ئاشکرا دەبێت ماکیاژەکەت لا دەچێت نينا هر جوانا مشكلة نينا بە دڵنیاییەوە گوتمان مادەم سەردانی دکتۆرە دەکەی یعنی وەزعت باش لەبیرتان بێت میزۆ گواستنەوەی کۆمەڵێک مادەیە بۆ نێو پێست کە لە بنەڕەتدا ئێمە ئەو مادانەمان هەن لە پێستی خۆماندا بەڵام وردە وردە لەگەڵ تێپەڕینی تەمەن کەم دەبنەوە بۆیە میزۆ ئەومان بۆ چارەسەر دەکات طبعا همشين بري ميزوي كريمة بنج بدونين كو يعني بشكل توزكي بنج ببيت منطقة بس از بيدم بيتفينيا چونكو اف مادة بلاي من ابد ايشان تيدانينا ام دي دست بيكين دەیبین زین ئێشانی تێدایە طبعا لازم ابشيت طبقة دوي يا بيستي 6 طبقات هين ايبيديرم وديرم وهايبوديرم شتا طبقة ديرما چونكو طبقة ديرم بوريخينة تيدا هنا او ئەگەر ئازار هەبوو پێمان بڵێ ناسخان ها راستي ئێستا بێزە ها ئازار نەبێت تەواو خۆی دەستی پێکرد
لازمە بچتە طبقە دوێ بەباشی لێمان دیارەوانە بۆمان باس کە وردە دکتۆرە لەگەڵی بالنسبة لميزوثيرابي همي قفت بجمع أو كان يعني ريكا بسيطة كل ليزر أفتشتت دانينا ونتيجة هنگ هكتو مادة باش بكار بيني براندك باش بيت تبزان يعني دراسات وأبحاث سرهنا نتيجة زورد باشن بومن يعني كان صالة بكارتيني الميزوثيرابي بمراجع طبعا أنواع ميزوثيرابي يهي بو برشي بو وريانا برشي يهي بو حلاندنا توري أم كارتيني مادة ديته داية مادة أكتف نوع كدية كنت حليني الدهني نبو دابزيني كيشة بس بو كونتورينج لش هي ميزوثيرابي مثلا بو جهة شال بو أكني سكار مثلا فايبرس تيشو كيم بۆ ئەکنی دكات سکار واتە بۆ شوێنەواری زیکە قالك جوري ميزوثيرابي هي بو من نتيجة ويت باشن بس ندائمينه يعني تزاني بيست صال بو صالة بير دبيت اهتمامي تايبت تهبيت بيست خونه تو جلسة كان دوان سياكي بو همو صالة يعني افتش تبيت بزان بردوام بيت بله لا هەمووشی گرنگتر ئەوەیە دکتۆر سنوور باسی کرد بۆ ئەوەی جوانی پێست بهێڵیەوە جگە لەو بایەخانی کە پێیان دەدەی زۆر گرنگە کە وەرزش خەوی ڕێک خواردنی تەندروست خەوی ڕێک یعنی تا سەعات 4 بیانی بەدیار مۆبایلەوە دانەنیشی یعنی زوو بخەوی خواردنی تەندروست یعنی خۆراکێکی باڵانس هاوسەنگ کە لە بەرنامەکانی دیکە ئێمە هەمیشە باسی دەکەین شوگار كيم كاين شكر يعني دايركتلي بير بونيتشت كات دايركتلي چەندە شیرینی بخۆی هێندە زووتر پێستت پیر دەبێت بله هیچ مەجالی تێدا نییە ئەگەر تەوێت پێست بەگەنج بهێڵیەوە جبزانە قەلەو بی پیستت پیر بیت بەس دکتۆرە هەندێک خەڵک نەوەرزش دەکات نە خەوی ڕێکە نە خواردنی تەندروستە نە هیچ شێک لەم شتانە ناکە بەردەوامیش میزۆ دەکا کۆمەڵێک شتی جوانکاری بۆ پێستی دەکا ئەگەر ئەمانەش بکا لەگەڵی هاوکاری ناکە بۆی پێستی زۆر جوانتر بێت ئەگەر وەرزش و ستایلی ژانی خۆی طبعا أكيد يعني هندك تهين دهين قلك ميزوت كان فيلارت كان ليزرت كان هاي فوت كان بس دميني هن نتائج نابينن يعني إك نصيحة من بو مثال مراجعة خو قلت تو بتك قلوي وزن الدابة زينة وزن الدابة زي ساقين كيم بو ساقين فيس كيم ترلهات يعني إك نصيحة لي بكي لقل أو تشتانا زور نتائج باشتر هي باش طبعا أبا إكس سي هندا تواوكين يعني نتيجة رأسا مروف بينيتن ديارتكتن چونكو من تبيت أسرخاكي چه كام رخاكينا دهانك فرقية ببينين باش بچيكي بمن چاوت يلا خب إيرا ئازاری دەبێت بچيكي دورو بريت چاوت هەستیارترە بيست تانكا بجا حساس ترى أكيد بس أبخواكي ملاحظة بكي مادة أبد نائشيدا يعني تقريبا ام سيسياك خلاص بوين ام شين سيسيا دي رخدي بدانن بەڵام جارێ یەک لا دەکەین دوایی بەس بۆ ئەومان بوو کە پیشانی دەین کە چۆن میزۆ دەکرێت و ئەو مادانە چین کە دەخرێنە نێو پێست لە میزۆدا بە شێوەیەکی گشتی طبعا عادة أما الحماكي ريبير كريم هون بجني صاخبوني كارتيني شوكو بني درزي استعمال كريه هذا معرضي بكتيريا تشتكي هو صانع بيتا باش بەشەیەکی گشتی هەمیشە جوانی سروشتیە و هەموو جوانکاریەک دەبێت لە خزمەتی ئەوە دابێت کە جوانی سروشتەکە پارێزێت میزۆ جوانی سروشتی پێست دەهێڵێتەوە ئەگەر بەشەیەکی زانستی جوان بکرێت دەستخۆش نازخان لێرە دەمێنێتەوە دەچینە ئەوێ ئێستا کاتی ئەوەیە کە پێتان بڵین بۆچی ئەمەمان هێنایە ئێرە دوای دێنەوە ئێرە بفەرمۆ ئەوێ یەکێک لەو شتانەی کە دەبێت بەباشی سەرنجتان لەسەری بێت بەباشی بیرتان لای ئێمە بێت ئەمەیە ئەم گوڵانە پەیوەندیان بە پێست چییە؟
بەڵام پێش ئەوەی کە ئەم گوڵانە باسکەین دکتۆر سنوور بۆم باز دەکا کە پێست خۆی لە بنەڕەتدا پێکاتەکەی چۆنە دەتەوێت هەندێک لەسەر پێست باسکەی تزانی پیست ماسترین ئەندامێلەشیە کو gelek giring e bû şêwazê derve bû me xaseten nûkê giringîya wê zêde bûye ji ber tu zanî sosyal medya. Bija em dewrê me dixturê pîstî elaqetê navbeyna tendurustî û ciwanî yanî pêk bên keyna rolek. Re'ya min pîstê saxlem pîstê ciwan e. Pîstê bêpirsik, pîstê bêtesebiqat meعنayê pîstê saxlem e. Bija me gelek rêkê heye ku em şên pîstê xwe saxlem kirin te hindek behes kirin ku em şên xwarin û vexwarin û lifestyle xwe bigorîn bes gelek cara jî hindek tişt bi destê me nîne. Yanî pîstê mirî tê te ser ve ku em neşên texviyeş nav da bikin. Rêk hene wekî mîzotherapî, wekî peeling, wekî laser. Bi re'ya min jî lazim e hekû te gotî bi şêwekê siruştî bîtin. Dîr bînî bi şêwê mubalağa yanî wiya over ku tecmîl hebîtin. دائما تشتت سروشتي وكي ميزوثيرابي وكي اهتمامات طبيعي روجانا بيستخو وبخارنا خو دەست خۆش تۆ بفەرمو ئێرە دێمە وڵات بۆ ئەوەی سیرکەن ئەوەی کە دکتۆرە باسی کرد ئێستا ئێمە جێبەجێ دەکەین گوڵەکانی خوارەوە پێستی ئێمەن ئەمانە ئێستا من دەمەوێ واتە پێستە زیندوەکان من دەمەوێ ئەوەی کە پێست پێویستێتی لە وەکو ئاودان وەکو ئاو ئەوەی کە پێست پێویستێتی لە شێدارکردنەوە و لە پێک هاتە پێویستەکانی پێست دەمەوێت بیگەرمە پێستی خۆم بەڵام یەک توێژاڵی مردوو هەیە ئەمە توێژاڵە مردووەکەیە ئەم گەڵاوشکانە ڕێگە دەگرن لەوەی کە من ئاوی پێست بدەم سەیریکەن ئاوەکەمان لێ دیارە بەباشی کوا ئاوەکەت چوو زۆربەی ئاوەکە بەملاو بەولای جامەکە دەچێتە خوارەوە و گوڵەکان کەمیان بەردەکەوێت بەڵام ئەگەر ئەمە لابین بە ئەمە لابین ئەمە پێستە مردووەکەمانە پێستە مردووەکەمان لابرد بە ئاوا بێت کە پێستە مردووەکەمان لابرد یەکسەر ئێستا پێستە زیندووەکەمان بە ئیسراحەتی خۆمان ئاو دەدەین ئێستا تیشکی خۆری پێدەگات خۆراکی پێدەگات ئۆکسجینی پێدەگات چی دەبێ دەتوانی بیگەێنی بە پێستی خۆت ئەمە لابردنی بەشی سەرەوەی یا بەشە مردووەکەی پێست چییە؟ طبقات مرينة بيستي كو ماينا سلك تظاني بيست خونيت كتبة يعني طبقة جبنيت هيتن حتى سري أو خلية شانت مري أبد سرفة راضبا بقل أو طريقة تقودي بيجا هكا تو هندك جراء نراكي فيريكي بيس بير دبيت كريد دبيت تصبغات ليتشيت بين يعني شينوار الزبكة وانا ليتمينن أما تشيه چۆن ئەو بەشە یعنی لەسەر پێستی ئێمە توێژاڵێک هەیە کە طبقە هەنە دوسێ طبقە هەنە چینێکی مردوو شانێت مرینە بەلێ ئەمە چۆن لا دەدرێ لە ڕووی ئەبخۆ طبیعی لا چن بەس هەندێک ڕێکت هەین مەثەنەن ئەم پتر لا بین و پیستێنی تر بدەرکەویت یە جوانتر بدەرکەویت یە گەشتر بدەرکەویت ئەم ڕێگانە چی؟ ئەم ڕێگانە مەثەنەن بەڕێکە دەرماپەنێ بەسیترین توش جیهازێکی هەیە بژنێ دەرماپەنێ أو بيستمري راد جيم بورس فات كينه يعني مسامات فات كينه كوني لكاني بيست بله ريك تقشير كيميائي هي ريك تقشير ليزر هي كربوني هي
مثلا احتمال ديرمابريجن هي وكي شفركة أمراض كين يعني تشتكي كفنا أبا بس يعني چەند أوجي چەند ماوە ولا تەمەنی چەندەوە دەست پێ بکە خدي من قوتي هيك ديف محتاجيش بيستو ويفا يعني هيا عمري 18 سالة أم بوتشيت كين آثار برسكا هنا قالك دهون هيا قالك كيراتين هيا كيراتين جي تظني أو طبقة مرية يا جلدي بجني كيراتين أو جلدي مرية والسرفت بجني كيراتين أم بوتشيت كين تنظيف باش. بشرة بوتشيت كين ديرمابريجن صالي ديرمابين صالي سيجارة وديف بيويستيجي يعني مثلا هكا تشرشلوتي برسك هبتن احتمال أم سيد بتر تشيكن يعني بين شجرة كوش تشيكن يعني آريشة هبن آريشة نبن نورمال بيت آسایی بيت سيجار بس ساڵی 3000 میزۆ بکەن ساڵی 3000 تەقشیر بکەن لا صالي سيجار بس ميزو تقشيرنا هەر لە ڕێگەی إيك لوان نهمي یەکێک لەوان إيك لوان باش پێکاتین تاو بچینە ئەوێ درستا یەکێک لە خاڵە زۆر گرنگەکان بۆ جوانی خانمان ئەمەیان زۆر بەلاوە گرنگە چۆن جوانی سنگیان دەپارێزن بله ئەمە چۆنە خانمان پشتی عمر سیه ترهلات بسینگی چدبن اف ترهلاته بوچی چدبن چونکو اف فایبرت وکی نوکتا چکرین اف فایبرن الاستینه کولاجینه کم دبت ئەمانە لسینگی ڕیشاڵن بله باشە يعني سين صص دبيدن نوكي مثلا لعمري ئۆکەی با لە بتشيك حاڵەتی دا ئاساییدا هان بري حمل ولادة هان عمرك بتشيك دا من هاوکاری دەکەم لەوەی کە هی درستا حاڵەتی ئاسایی پیشاندەین ئۆکەی سينجي لە الشدياية حاڵەتی ئاساییدا بله طبعا هكو ترهلات شد بتد باشترتو ستيان بكي برخو كار إنانا ستيانا كو سينج شديايتر لبدن كو اف رافة هان تشققات الجلدية هان بجني رافة حملة دروس نبن باشترة كو بكنا برخو باش. ستياني بەردەوام ستیان لەبەرکەن تقريبا بەردەوام عشان بجمع نوط الصدى الوقتي لە کاتی خەودا بله لكاتي خويش. بشتي في عمري بله بشتي ترهلات شيء ئەمە چ تەمەنێکە سي هوفا باش في صالي لە سی وێبە. بەسەرەوە بله ڕوونە زۆر باشە دەست خۆش بێ بچینە ئەولا ئەگەر دەتەوێت هیچ شتێکی دیکە بۆ نازخان کەی تو شيء دەتوانی قالك تشتغل ميزوثيرابي تشيكي مثلا تقشيرك بسيط تشيكي ماسكة كيكو مادة سالسيليك اسيد و مقشرات ده هبن بكار بيني وهو زيدا بوني انجام وكين قد بين انه كبري ام مثلا ماسكي بدانين هان درمارولي بكار بيني مشين درمارولجي بكار بيني وهو مادة مثلا توزيع بويا هر مادة كي بدانين كتقشير بويا مشان ويجي بكار بيني مشان في ماسكي بكار بيني بس كان بين انه كرأسا تو ببيني ترطيب وشي دار كرنا بيستي في رخي شوية سەیری کامێرە بکە يعني سەیری فرقي ئەم هي کامێرەیە بکە، رأسا بۆی جیاوازیەکە ببین لە نێوان لای ڕاست و لای چەپی يعني هر رخساري. تو بتشاف ببيني لمعة زيادة ترى نظارة بترى وقفة خلالي يعني دو سي حفتيا كده بتر إشي خودك تكوشني باش. مدانا باش دەتەوێت لایەکیت کەشتاوەکەی تشيكي نا ئۆکەی واشي بوتا تشيكي فشتي زۆر باشە بۆ گەنجان بۆ ئەوانەی کە لە تەمەنی ناسخانن گرنگە کە بۆ کوڕ و بۆ کچ بۆ پیا و بۆ ژن جیاوازی نییە لە ژمارە و کاتی ئەنجامدانی میزۆ فرقت نية بس بتر بيستي ظلام ستير ترى شين بيجين دهني ترى ستير ترى كجلسات التنظيف بشرة احتمال بتر محتاج تبن جنك بتر اهتمام جرينداني بيستي خود كات زور تشوت زور ماسكا وكريم وتشتاد دانين بياونا بجا احتمال هندك جارا بياو ما بتر محتاج تنظيف بشرة بن بتر اهتمام بيستي بن وچونكو يعني آريش جنكا أغلب جارا تصبغات وناو يظلام بتر مسامات دهنيات أفيا فرقي هكا هردو يعني مروفن هردو نفسي احتياجه بيستي نفسي تشتا باشە شتێک هەیە ڕێگەیەک هەیە پێم بڵێ کە کەسێک کەمتر پێویستی بە میزۆ بێت چی بکات لە ژیانی خۆی بۆی کەمتر پێویستی بە میزۆ بێت خدي خارنا صحي برأيي من مثلا زيادات كات كو
كيراتين البيستي دا كو جوانتلت كات كولاجين زيادات كات أو جي بروكلي وجزر وهيك سر وسير خواردن. وعفتشتا قالك مهمة جگە لە خواردن بله رياضة قالك مهمة چونكو رياضة ولد كات بروتين شديايتر لي بهاتن خارنا گوشت أو جي قال خارن من قوتي خواردنەکە جارێنە بله وەرزشی بەردەوام ورزشي بردوام قالك جرنجة باشە وخوتن خينة يعني ريك دخيت لجسمي خري هكو تنبي 8 ساعات 9 ساعات خينا ده بربلاف بلام. دبيت لجسمي ريبير تشد بيتن يعني تبين چاک إعادة بوونەوە. بناء تشد بيتن لە کاژێر چەندەوە بخەون 8 يعني أبخد الشبه باشترش بر جروث هرمون جي زيادات بيت بشبه يعني بشتي ده شبه 11 شبه 8 ساعات باش ئێستا گەنجێکمان هەیە تەمەنی دەوروبەری 25 بۆ نمونە بله پێستی وا هەز دەکا کێشەی نییە بله بێتە لای تۆ یەک دنیا کێشە دەدۆزیەوە دەزانم بەڵام ئەو وا هەز دەکا کە کێشەی نییە لە 25 ساڵی دەڵێی من کێشەم نییە بله وەڵا دکتۆر من شەوارە سعات 4 دەخەوم بله بەڵام هەر کێشەم نییە آخر ئێستا 25 ساڵی پێشتەوە دیار نییە تۆ حسابی خۆت کە ئاوا بەردەوامبی بەو ستایلی ژیانە درەنگ بخەوی لە 35 ساڵی چیت لێ دێ لە 45 چیت لێ دێ دەتەوێت لە 55 ناشرین بی بۆ نمونە يا كمان يكملنا. بسيار أو جحالات كان بجمع إيش تشيا شو أوكي. إيش زور مهمة إيش تأثيري بيستيت كات شوا يعني إيش طبشافا بروجة خوهايا نية طلبين طلب يعني أفهمي تأثيري بيستيت كاتن روتيني بيستي بجا إيك مثلا إشي مكتبية لدرفة يا مهندسة مثلا همي جوا برحطابة همية تجاعيد وتصبغات لزيدت إيك إشي مكتبية باشتربو بيستي بجا از روتيني ويدي بيستوي دمي وكيتا قوتي موبايل جالك تأثيره خواتا دلتبت يوفي لايتا شافي خرسر وجهتا أفهمي تأثيره يعني سر بيستي بەکارهێنانی مۆبایل لە شەودا کاریگەری لەسەر پێستی شەیە بله يوفي لايت يعني لايتا بلو لايتا يا موبايل ايباد ڕووناکی شین یا بەێ. ڕووناکی سەروەنەشەی بەێ. چی دەکات لە پێست تصبغات شركات ئۆکەی دي ان اي دمت شركات تشرشلوتشي شركات باشە هاي ڕەنگی باك بافي اي ليت شركات يعني بوفبوني دورو بري شاف رشاتي دورو بري شاف اوش شركات بۆ چوار ئێستا لانی کەم ئەو چواشتە دروست بله دەکات بله یعنی بەکارهێنانی مۆبایل لە شەوانە بە کاتێکی زۆر جا خەڵکی ئێمە نەک لە کاتی شوفێریش مۆبایل بەکاردەهێنێت لە کاتی شوفێری سۆشەڵ میدیا بەکاردەهێنێت ئەی هاوار تۆ خەریکی شۆفێریت خەریکی زور لێخوانی خرابة بله ئۆتۆمبیلیت ڕەنگی ناسروشتی لە پێست دروست دەکات ڕەنگی ناشرین پێست چرچ دەکا پێست وشک دەکا و پفبوونی دورو دەوروبەری بري چاویش شاف دروست دەکا رشاتي دورو بري شاف وكي زور بي خليك نكاتو تبيني جير شاو. رشاتي جير شاو هي أريشي جير شاو زور زيدا بويا أو لبر آيباد آيفون باش ئەمانە هەمووی هۆکارن تۆ جگەلەوەی کە درەنگتر دەخەوی خەوت کاڵترە ئەو کاریگەریانش بەسەر پێست دروست دەکات جگە لە کاریگەریە دەرونی و مێنتاڵیەکانیشی بە هەمان شێوە کۆمەڵک پرسیار کراوە ئەگەر پرسیارەکان ئامادە بن ئەو پرسیارانە دەبینین بۆی بزانین خەڵک چ پرسیارێکی لێمان هەیە بۆ ئەوەی پێستی تەندروست بێت با ببینین گەڕان و ناو سروشت و شاخەوانی ئایا ئەو کاتە چ جۆرە دژە خۆرێک بەکاربێنی لەگەڵ ئەوەیە زۆر گرنگە من حەزەکەم جگە لەلایەنی ئەوەی کە پێست حەزەکەم ئەوەش بخەینە ڕوئایەکە دۆخی دەرونی و ئەو فشارانەی کە لە سەر ژنان هەیە لە هەرێمی کوردستان کار ئەکاتە سەر ئەوەی کە چرچی دەم و چاومان زیاتر بێ لەبەر نەخۆشی پێستی برادەرەکەم دید دەموچاوی زۆر دەشوشت پرسیارم لێ گوتم ئایا ئەو دەموچاوت بۆ ئەوەندە زۆر دەشۆی گوتی ئەوە تیشی خۆر هەندێک جار لە دەموچاوم دەداتن دەموچاوم دەخورێ ئایا ئەو خەتایی پێستەکەیتی یا خەتایی ڕۆژەکەیە کە تەسی لە دەموچاوی دەکا یان نا تەزمیل و جوانکاری سێ کاریگەریەکی خراپی هەیە لەسەر پێز لە داهاتوودا
پرسیاری ئەوم لە دکتۆر ئاراسەیە ڕۆژانە ئێمە ئەساس بەکارین یا مەکیاج بەکاردین ئایا تەسیری لەسەر پێستمان دەبێت ئەوە یەک دووەمیشیانم ئایا ئەو کتانەی کە ئێستا لە عمرێکی مناڵن زۆر بەیان ڕویان کردەوە فلەر و بۆتۆکسانەیان بەڕاستی تەمەنیان بەڕای من نەگونجاوە ئایا بۆ داهاتویان تەسیر لە پێستیان دەکات باینان هەندێک ئەوە دەبی یعنی لەبەر ڕۆژ پشتەکەت ئەوە دەبی ناوێت دەخورێ جاری وا دەگۆڕێ ئارێوەڵە پێمان خۆشە ئەوەکمان لۆ بینەوە کاگارازی برێ چارە سەرچ پرسیاری باش بوون زۆریش قرس بوون دەستان خۆش بێت ئێمە لێرەین بۆی وەڵامی پرسیارەکانی ئێوە بدەینەوە دکتۆر سنوور ئەوەی یەکەم خات و ئاوان بوو ئاوان جافێک لە یەکێک لە خانمە چالاکەکانی بواری کۆمەڵگەی مەدەنیە بە شەیەکی گشتی ئەوە بە لە بواری ڕۆژنامە نووسیش شاخەوانی دەرکەوتنی زۆر دەرچوونی زۆر و شاخەوانی بنمونە کاریگەری لەسەر پێست چی دەبێت ئاگەر کەسێک دژە خۆر بەکارنێنێت چی لە پێستی دێت بەردەوام لە دەرەوە بێت 100 کاریگەریە هەیە ئەوژی دەست پێکێ چرچلوچی زێدە دبن تەسەبغات سوتنی پیست دیماهیگ و کانسەری پیست باش ئەنجە شێری پیست ئۆکەی هەر ئەو پرسی کە لایەنە دەرونیەکە لێرە باس کرد خەفەت مەخۆن لایەنە دەرونیەکە کاریگەری چییە بەسەر پێست یعنی بچ قەزێتە شاری دەرونی سترێس تەسیرە لێت کاتن چونکو وەلێت کاتن ینی هەرمۆنات اختیلال چێ بێتن کورتیزون زێدە دەبیت کورتیزون زێدە دەبوو تزانی لە باری سترێس کورتیزون زێدە بوویت تەسیری لەسەر پرسکە دەرکەون ینی گەلێک جە ملاحظەکەی قەلەقە بووتە چێ بووە خەوتن نەخەوتی پرسک دەردکەون مثلا زائدەن پرچ وەردی ینی وەریان علاقەتە وەریانێت گەل کورتیزونی گەلک گرنگە باشە یەکێکان گوتی کە من لەگەڵ ئەوەی کە خۆر لە ڕوخسارم دەدات پێستم دەخورێت بله احتماله هي مثلا حساسية هي حطاوة نوع حساسية هي كو الحطاوة يعني بيست حساسة بيتن برسك دارت كمان صورت بيتن محتاج علاجية أكيد بەکارهێنانی ئەساس ئەو دخورية نا ماکیاژ مكياج دەڵێ ڕۆژانە ماکیاژ بەکاردێن کاریگەری چێ بەسەر پێستمانەوە يعني شو بجمعتا مسامات الجلدي هم بورست بيستي تينا قرتن هكو هاتنا قرتن احتمال هاي برسك دروز دبن او زيوت الطبيعي ندر كفن يعني اويالي طبيعية بيستي برسك ديار دبن دبنا تصبغات دبنا تشرشي وتقال هندي كيميائية يعني كيميائي تول بيستي خد روجانا تأثير ليد بيتن انه ريبيرينج بروسيس افا من قوت يتا مثلا شاني جلدي وبدل تبيت افا همي تأثير ليد بيتن باش ئەوەی دیکە پرسی ئەوانەی کە جوانکاریە جۆرا و جۆرەکان دەکەن کاریگەری چی دەبێت بەسەر پێست قالك كاريجارية هين مثلا هجاب تمنك زو قالك بوتو مثلا قالك فيلاري بدانن ترهلات شد بدن طريقك عكسيته تبع قالك فيلاري بدانه بطريقتنا مرغوب يعني دمو شباب مخربط بيت شيء وازي سرو شباب مخربط بيتن احتماله هاي بتشي تشرياني كده مشاكلات شيء بكتن بورية خينة دا أبجيا هاي باش ڕوونە بفەرموو ئەوێ وابزان پرسیارەکانمان هەمووی جواب داوانە تقريبا بفەرموو ئەوێ دکتۆرە بله جارێ باسی خواردنەکان ناکەین ئەمە ببینن ئەمە ئێستا پەیامێکی جوانمان بۆ پێدەگەیەنێت و شتێکی بابەتێکی زۆر جوانمان بۆ ڕوون دەکاتەوە بۆی بزان ئەمە بۆ لێرەیە ئەوە مێزی خواردن نییە ئەمە بۆ لێرەیە ئێستا دکتۆرە پێمان دەڵێ چرچ بوون چۆن ڕوو دەدات چرچبون برو دم يعني دست بكت وكي من قطة تش عمري بيستيه اف حواجزة هنقودانين هون او جبجنا هنقودانين او ده حساب كان كولاجين فايبر لانه بيستي ده هنا باسي كامل من شيء كرداري ديكم ليرة بوي رونتر ديار بيت امانه كداما ناون امانه كولاجينن لقل بيكاتا كاين ديكي بيست بلي ابا طبقة سيرفيو بيستي بندا او فايبرن باشا دیارە
هاكو بيجن ريشالة بيستي، ريشالة بيستي كولاجين وإلاستين، قالك أنواع هين طبعا، باشە بس بعامي بيجين. ئەم سپیە توێژاڵ پێستە بله. توێژاڵی سەرەوەی پێستە لە ژێر ئەم توێژاڵە لە ژێرەوە کۆمەڵێک مادە هەن ئەمانە بۆ نمونە ئەمە کۆلاجینە بە نمونە بله أو كولاجينا ئێ بلا وخد ذا كيم دبيت هاكو كيم دبيتن ترى هل دروز دبيتن ئەها بله يعني باش. مثلا تو كيم كراكة إيكي دوا دي كيم بيت باش سیرکەن ئێستا کۆلاژین کوا باش دیارە وەرە 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 دەی سیرکە ئەمە کۆلاژینەکەمانە لاماندا کۆلاژینمان نەما تاو قالك حش كولاجين يتكين بەڵێ بێگومان ئەم چاڵە دەبینن یا بۆ نمونە با بڵێن ئەمەش لاچوو سەیری پێستەکەکە ئەم چاڵە کە دروست بوو لێرە ئەمە چرچیەکەیە دکتۆر سنوور پێمان بڵێ ئەمەت بینی تەواو دەتوانی وردە دوورکەویتەوە یا بەرز بیتەوە بۆی بە ڕوونتر دیار بێت پێستی ئێمە کۆلاژین و کۆمەڵێک پێکاتەی دیکەی تێدایە دکتۆر سنوور دەڵێ سەردەمێک دێ کە ئەم کۆلاژینە دەڕوا و چرچی دروست دەکا چی بکەین بۆی ئەم کۆلاژینە نەڕوات شتیوا هەیە؟ طبعا وكي ما بتشتت قوتين امشين الله يفستا لخو خارنو وخارنو نفستن او تشتت مهمي بحث كرين تقال هندجي امشين وكي ريكت ميزوثيرابي ابا كولاجين زادات كاتن تقال هندي بلازما جيزور باشا بو زيدابونا كولاجيني جلسة ليزري وكي ليزر هايفو هنديكي دي وكي راديو فريكوانسي ليزر تقال هندي جارا فيلرجي چوكو فيلرجي اف كولاجينا بيك دكت شديني ناهێلیتن بچیت تحفیز دەکات باش ئەو ڕێگانی کە دکتۆر باسی کرد دکتۆر سنوور لەبەر پسپۆری خۆی کە پسپۆری پێشتە جوانکاریە لە سەرەتا گوتی پێش ئەمانە پێشەوەی ئەمانە بکەی ینی پێشەوەی تۆ بێت بیر لە میزۆ بکەیتەوە لە لەیزەر بکەیتەوە لە هەموو ڕێگەکانی ترکەیتەوە ڕێگە سروشتیەکە ڕێخستنەوەی ستایلی ژیانی خۆتە شتە باشەکە ئەوەیە خۆتۆ کە ستایلی ژیانی خۆت ڕێک دەخەیتەوە بەس سوودی بۆ پێست نییە بەتەنیا سوودی بۆ هەموو جەستت هەیە بۆ لایانی دەرونیش هەیە بۆ لایانی کۆمەڵایەتیش هەیە چونکە بۆ نمونەکە تۆ کەسێکی وەرزشوانی خەوت ڕێکە خواردن باشە لە ماڵەوەش وەزعت باشە بۆ چونکە تەندروستیت باشە بەڵام ئەگەر ئەمانە نەکەی دوایی وەزن زیاد دەکە کێشت زیاد دەکە دوایی لە خۆت بێزار دەبی دوایی نەخۆشی وردە و دەڕوو تێدەکا بەهێزی و بێتاقەتی و شتیوا ڕوو تێدەکا دوایی بێزار دەبی لە خۆت و لە داچی منداران دوایی یەک دنیا کێشت بۆ دروست دەبێت لەبەرەوە ڕێخستنی ستایلی ژیان بە تایبەتی خەو خۆراک و وەرزش یەکجار گرنگە دکتۆرە گوتی خەفەت کۆلاژین لا دەبا بله خەفەت خم خەم بله کۆلاژین لا اكيد دەبا طبعا ستريس تأثير ليت كاتن كورتيزون تأثير ليت كاتن اگر كورتيزون تزيد بودو نو نفيه كاتو نفستي اوجي نفسي تش تأثير ليت كات دەست خۆشڕوونە جگە لە کۆلاژین چی دیکە لەژێر پێست هەیە کە دەڕوا لەژێر پێست طبقەك هەیە و دهن تێدایە چاور تێدایە ئەو طبقە ئەم شێن سەر ئیش بکەین وەکی ئەم چاور زیاد دەبیت ئەوە پتر شدیای تر لێ دەهێت یعنی ئەو طبقە بندە زێدە بوو هەر شدیای تر لێ دێت هەکە چوو کێم بوو هەر دیسە زەعیف دەبیتن چاڵاتی درست دەبیتن یعنی چاورژی گرنگە پرۆتینژی کۆلاژینژی چ زۆرێکی چاوریە شوري عادية يعني دهونة لشينا فجد تداو منطقة بالبيستي هندك هاي جالكة هندك هاي كيمة هاكو جالك بيدن سروتشان قلاون هاكو كيم بيدن سروتشاف ضعيفة أمشين سر هندجي إنه ككارت كين شي نافلري أم تشور داني تشوري طبيعية لشي أم داني باش ڕوونە ئێ ئەم جارە باسی خواردنەکان دەکەین چ خۆراکێک باشە
ئەم سەرینانەشمان لەبیر نەچێت. سەرینتان لەبیرە خەوی ئەحمەد بخەوین کاتی خەو نییە. ئێستا ئەوڵان نزیکی کاژێر دوانزەیە بێگومان ئەمە بەس بۆ ڕەمەزانە ها بۆ کاتەکانی دیکە نابێتەوە کاژێر یانزە نەخەوت بێتی ئەمە بۆ ڕەمەزانە قەیناکە. ئێمە سوور بووین لەسەر ئەوەی لە ڕەمەزانیشدا بەرنامەکەمان پێش دوانزە تاوە بێت. ئەمە پەیامی تۆڕی میدیای ڕووداوە ئەگینا بۆ ئێمەوە خۆش بوو بۆ پرۆگرام و بۆ گریدی تەلەڤیزیۆن کە ئێمە لە پاشیف بەرنامەکەمان دابەزێ بەڵام وەکو تۆڕی میدیای ڕووداوە پێمان وا بوو کە دەبێت پێش دوانزە بەرنامەکەمان تاوە بێت. لەبەرەوە سەرینەکەت ئامادەکە بەڵام ئێستا پێت دەڵێن کە چۆن سەرین بەکاردێنی بۆەوەی کاریگەری خراپی بەسەر پێستەوە نەبێت. ئامادەن بۆ خەوتن ئامادەن تۆزێکتر بخەون دەستخۆش. خۆراکەکان کامی باشە و کامی خراپە؟ ئەمە گەلێک باشن. ئەمانە چین؟ کەسکەکان باشە. میوە بڕۆکلی هەمیشە دەیڵێن بۆ هەموو شتێک باشە. بەڵێ هەر تشتێکی کەسک گەلێکی باشە بۆ پیستی ئەکید ڤایتامین سی چونکو ڤایتامین سی هەکو کێم بیتت لەشیدا تووشی ئیشی پێستی هەیەوەکی کولبوونی دەف نەزیف لەفە ڤایتامین سی وەکی پرتۆقال و لەیمون و ئەف تشتە تێدانا. سەوزە لە هەر بەرنمەیەک باسی دەکەین سەوزە سوودی زۆرە ئەو سەوزە ئەو سەوزانەی کە گەڵادارن گەڵایان سەوزە وەکو لێرە دیسان دەیبینەوە جارێکی دیکە سوودیان زۆرە. دکتۆر دەڵێ پرتەقاڵ و جەماعەتی ڤیتامین سیش بەشەیەکی گشتی بۆ پێستی ئەکید سیر و پیڤاز بوو پرچێ و نینوکە باشە. دەستا سیر و پیوازیش بە هەمان شێوە قژ و نینۆک. بەڵێ شوتی وەزەی کووە؟ حسب معلوماتت من شتێ مهم بۆ پیستی تێدا نینە بەش شەکرێ تێدا یعنی خراپە بۆ پێست نەخراپە بەس یعنی ڤایتامینێ زێدە تێدا نینە. ئەی شێدارکەرەوە نییە؟ تەرتیب تێدا بەس شوگەریشی تێدایە. ئۆکەی لە لایەک باشە لە خراپە باش نەخراپە بەس یعنی شوگەر تێدا هەیە مثلەن بۆ ئەبێ نەبێت شەکر بێتت لە بەخوا شوتی زۆر بەدڵ نەبوو بەدڵی نەبوو. ئەمانە گێزەر ئەکید سێف بێگومان یعنی هەر نەوعی فێقی باشە. ماسی و گوژی زۆر باشە ژ بەر ڤیتامین توزانین فولەیتێ تێدا ئایرۆنێ تێدا پاشە بۆ پیستی بوو نینوکە بوو پرچێ درێژبوونی پرچ باشە. ئۆمیگا تریە تێدا بوو زێدەبوونی ینی پرچ بوش بوونی پرچ. کەواتە کامیان بۆ قژ باش بوو؟ سیر سەلام ماسی ماسی بڕۆکۆلی ئەمانە بۆ قژ باش بوون. بەڵێ تو ئەنتی ئۆکسیدانتە یعنی دژی پیربوونی تێدا هەیە. دژە ئۆکسێنە دژی پیربوونە. بەڵام لەبیرتان بێت کە تەندروستی پاکجە کە دکتۆر سنوور دەڵێ ئەمە بخۆی بۆ پێست باشە تۆ نابێت لەولا خەریکی جگەرە و نێرگەلە کێشانبی. ئەرێ جگەرە و نێرگەلە باشە یا خراپە؟ ناوەڵە خراپە. چی دەکا لە پێست؟ چرچلوچی زێدە دەکات دیسان ئۆکسیجینێ کێم دەکات CO2 زێدە دەکات ینی ثانای ئۆکسید الکاربۆن زێدە دەکات تأثیری لە تەجاعیدی وەجه دەکات تەسەبغات زێدە دەکات ڕەشبوونی دەوروبەری چاو زێدە دەکات. کێشەیەکم هەیە پێتی بڵێم کە کەسێک دەبینم بەدەست خۆم نییە دیقەتی هەندێک شتی ڕوخساری و جەستەی بەگشتی دەدەم. بەڵێ لە ڕوخساری لە دەمودانی لە جەستەی دەتوانی بزانی ستایلی ژیانی چۆنە بە نزیکەی. بەڵێ بەداخەوە ئەوانەی کە جگەرەکێش و نێرگەلەکێشن هەر لە دوورەوە پێستیان دیارە بە تایبەت سەرەتا دیار نییە تەمەنی 20 ساڵە 22 ساڵە 25 ساڵە زۆر پێوەی دیار نییە کە گەشتە 35 پێستی هیچ چلە هیچ 5 بەڵێ وشکترە تەغمە زێدەترن مردووترە تەجاعید زێدەترن گەشی کەمە. بەڵێ گەشی کێمە تەرتیب زێدەت کێمترە. باش ئەوەش با بڵێم وتەواو کە چەند جوان بێت چەند جوان بێت کە بینیم جگەرە دەکێشێ یان نێرگەلە یان ڤەیت جوانیەکەی لای من دەبێتەوە سفر. وەکو مرۆڤ باسی مرۆڤ بوونەکەی ناکەم وەکو مرۆڤێکی جوانە و ڕێز دەگیراوە باسی جوانیەکەی دەکەم جوانی ڕوخسار و جەستە کە بینیم جگەرە دەکێشێ تەواو بێنیش نەخۆشە جگارە
ئاخۆ هەر لەوە گەڕێ بێنیش معقولە مهمە گەلێک بێن معقولە ناوەڵە معقول نییە ئەمانەش تەواو خۆراکەکان بابینە سەر سەرین چۆن کاریگەری بەسەر چرجبوون و پیربوونی پێست هەیە ڕۆژانە مراجع دێت ئەفرەخە وەکی ئەفرەخە نییە ئەف بریە وەکی ئەف بریە نییە ئەبخۆنۆتە سەدل مرۆڤ ئەوهانە علاقەت بەخەو هەیە خو لە منداڵی ینی لە منداڵێک و سەرەخەکی تنڤن تووشی ئەسمەتری دەبن ینی وەکی ئێک نوێنە نایەکسانی لە بەێ ینی طبیعی بەس هەندێکە زورە ینی هەندێکە زورە ئۆریشە گەلک ئەم بینین لە ناو مراجعان ناو ئەوێت هێنانێکمە بەجاز گەلک جارت بژب سەر هەردوو ڕەخا بمبە چونکو ئەو تەسیرت بیت بەس ئەو بخۆ کێشە دروست بووە هەندە ساڵە لە سەرڕەخەکی نوویستیە تووشی مەسڵ ئەتروفی بیە بوون دێنسەتی کێم بووە لە ئەو منطقە مەسڵ فات هەمی تەسیر دەبیتە هەم پوکانەوەی ماسوولکە هەم پوکانەوەی پێست لە بەرکەمبوونەوەی چاوری و ئەمانە هەم کاریگەری بەسەر ئێسکی شەوە هەبێت ئەوە زۆرە واتە تۆ خەوت دابشکە بۆ ئەولایە و ئەملاو ئەولا وشبیلی هەندێک لەسەر دەبێ خودت نڤل ینی لەسەر زگت نڤن ئەو گەلک خراپە تووشی چرج دەبن لە ئەو منطقە تووشی بنچاو ژێر چاو کوور دەبیت لەرنووسنی سەر زگ ئۆکەی خەوتن لەسەر سکیش بە هەمان شێوە باش نییە لەسەر پشت گەلک باشە لەسەر بۆ پێست بێ لەسەر جوانکاری دەمو چاو سەر پشت گەلک باشە باشترین زۆری خەوکەواتە لەسەر پشتە بۆ ئەوەی کە پێست بە جوانی ئەمە بۆ پێست بۆی بە پێست بە جوانی بێنێتەوە بۆ کەسێکە کە کێشی زیاد نییە کێشەی هەناسەدانی نییە پرخەپرخ ناکە بۆ ئەمانە لەسەر زۆر زەحمەتە بەس زۆر باشە تشتێ زەحمەت یانیش خڕە باشترە سەر پشتێ تەواو ئەوەش ڕوون بووەوە ئێستا کاتی ئەوەیە بخەون من زۆر سپاسی دکتۆر سنوور ئاکرێ دەکەم هیچ ما بوو؟ نانە سپاسیۆتەتکەم هاتی نەبێ بەرنامەی و ڕەمەزانە هەواژی پیرۆز بیتە گەلێک سپاس زۆر سپاس بۆ بینەرانی ئێمەش بڕۆن بخەون کاتی خەوە